بسم الله الرحمن الرحیم. ڕۆژی پێنجشەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای دادگای فیدراڵی ژمارە 30 ساڵی 2005 پەسەند کرد. هەموارەکە فراکسیۆنە کوردیەکانی بەسە دوو بەرەدا دابەش کرد. بەرەی زۆرینە کە هاوپەیمانی هیوا و پارتی بوون لەگەڵ کەمینەکان بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد، بەڵام یەکێتی بەشدار. جارێکی دیکە لایەنە کوردیەکان لە دۆسەیەکی لەو جۆرە چارە نووسازەدا یەکدەنگ نەبوون بەهۆی ناکۆکیە ناوخۆییەکان کە لە ئەنجامی دووبەرەکی گەندەڵی و خۆرەکاری لە هەرێمی کوردستان دروستیان کردووە. بە بڕوای شارەزایانی سیاسی تێپەڕاندنی ئەو بابەتە گرنگە بەبێ ئامادەبوونی پەرلەمانتارانی کورد لە ئەنجامی لاوازبوونی پێگەی کووردە لە بەغدا. دادگای باڵای فیدراڵی لە عێراق دەسەڵاتێکی یەکلاکەرەوەیە کە ئەرکی چاودێریکردنی ڕادەی دەستوری بوونی یاسا و پەیڕەوە کارپێکراوەکانە لەگەڵ لێکدانەوەی دەخەکانی دەسوور. هەروە ڕۆڵی یەکلاکردنەوەی هەیە بۆ ئەو کێشانی کە لە ئەنجامی جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی فیدراڵیەوە دروست دەبن. لەوەش گرنگتر ئەو ناکۆکیانەی کە لە نێوان حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمەکان و پارێزگا و شارەوانی و ئیدارە ناوخۆیەکان ڕوودەدات بڕیاری کۆتایی لەسەر دەدات. هاوکات بەرپرسە لە پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژانە گشتیەکان بۆ ئەندامەتی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ چەندین دەسەڵاتی دیکە کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە هەرێمی کوردستانەوە هەیە. ماوەی 15 ساڵە نەتوانراوە یاسایەکی نوێ بۆ دادگای فیدراڵی دابنرێت تا ڕنگدانەوەی مادەی 91 دەستوری عێراق بێت کە پێک بێت لە دادوەران و پسپۆڕانی فقی ئیسلامی بە ناچاری لا کۆبوونەوەکەی ڕۆژی پێنجشەمەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەڕانەوە بۆ هەمواری یاسای ژمارە 30 ساڵی 2005 کە دادگای فیدراڵی تەنها لە دادوەرەکان پێک دێت و نۆ ئەندامی دەبێت کە پشکی شیعە بریتی دەبێت لە 3 دادوەر، پشکی کوردیش 2 دادوەر و سوننەش 2 دادوەر لەگەڵ پشکێکی بۆ پێکاتەی مەسیحی ئەوی دیکەش بۆ پێکاتەی تورکمان. ئەمەش نا دەستوریەکی دیکەیە لە هەموارەکەدا. تمت الموافقة على القانون. بە بڕوای شارەزایانی بواری یاسایی هەموارکردنەوەی یاسای ژمارە 30 ساڵی 2005 تایبەت بە یاسای دادگای فیدراڵی زیانی گەورەی بۆ کورد و کەمەنەتەوایەکانی دیکە هەیە کە ئەم جارە بۆ دیاریکردنی ئەندامانی دادگای فیدراڵی دەسەڵات لە ئەنجومەنی دادوەری هەرێم سەندراوەتەوە کە پێشتر دوو نوێنەرەکەی کورد دەپاڵاو. بەڵام ئێستا ئەنجومەنی دادوەری عێراق و داواکاری گشتی و دەستگای سەرپەرشتیاری دادگای عێراق ئەندامانی دادگای فیدراڵی دیاری دەکات بە ڕەچاوکردنی ڕۆڵی هەرێمی کوردستان. هەروەها پێشتر دەنگدان لەسەر هەر بڕیارێکی ئەم دادگایە دەبوو بە ئیجماع بێت. ئێستا دوای هەموارکردنەوەکە بووە بە 2 لەسەر 3 ئەندامانی دادگا کە ئەمەش جگە لەوەی پێشەلکاری مادەی 93 دەستوری هەمیشەی عێراقە. لە ئەمان کاتیشدا مەترسی زۆر گەورە لە داهاتوو بۆ هەرێمی کوردستان و قەوارەکەی دروست دەکات. حاکەم شێخ لەتیف پسپۆڕی بواری یاسا و دەستور ئاشکراشی دەکات کە پەنابردنە بەر زۆرینەی سادە بۆ هەمواری یاساکە پێچەوانەی دەستورە، چونکە دەقێکی تایبەتەیە بۆ تێپەڕاندنی یاسای دادگای فیدراڵی کە بە پێ و دەقا تێپەڕاندنی هەمواری یاساکە یان پرۆژە یاسایەکی نوێ پێویستی بە 2 لەسەر 3 دەنگی ئەنجومەنی نوێنەران هەیە کە لە کۆبوونەوەکەدا ئەو ڕێژەیە ئامادە نەبوون. هەوکات بەشدار حەسەن کە یەکێکە لە پارێزەرە دیارەکانی کوردستان لە نووسینێکیدا بازەوە دەکات کە پێشتر دەبوو هەر بڕیارێکی ئەم دادگایە بە کۆدەنگی بێت، بەڵام ئێستا کراوە بە 2 لەسەر 3 ئەندامانی دادگاکە. ئەو پارێزەرە ئەم گۆڕانکاریە بە کارەسات و مەترسی زۆر گەورە بۆ هەرێمی کوردستان و گەل و خاکەکەی ناو دەبات. تمت الموافقة سيدات سادة النواب بنفس الطلب